سلام علیکم عزیزا وەشەویسە جارێتە ئامانە خزمەتە پێی دیدارێتەری پێڕاستۆکردەی واچەوەتەری وێرەگانە فرەوەشنە جەهێڵامپێنە لائی ئێرو قازان و ڕۆگنارینە ئامانە خزمەتە پێڕاستۆکردەی واچەوەتەری ڕەسەنی هۆرامی کە ئینا فۆتیایەنە ئاید واچۆ ڕۆگناریە بەداخ و پەژارۆ هۆرامێکێمە بە ڕۆگناری ماچار ڕبەهەنار خاصا تۆ کە واچۆ ڕۆگناری دەن چی ماچی ڕبەهەنار وێ تازاندی پرۆسە چەنینە پێتا دووبارە کردووە کە چەنی دروست کردیو دمای ڕنیەی هەنارەکە کە هەنارەکە ما ڕنیە مارمێ شاوە کۆمێ شارە مەواژمێ تەکن مێ شارێ کە کوێ مارێ طبعا دنەکاف شارمێ بۆ بە ئاوی ئاوەکەی مازیرێ مەواچی پاڵفتەکردی یا پاڵێ و نیش حیف و خەسار هۆرامی زوان ماچۆ پاڵێ و نام کە مازی شەرێ دمایۆ پێسەوزیش سەر و ئێری گرینینەش ماوێ فرە ئێرشکەرینە حتا عال عالێ هەز بۆوە بۆ بە ڕۆگنارێ عال جا ڕۆگنارەکەش مە بۆ بازی فرەتەر هەز بۆ چ کاتەی مادە عالەکەش جەدەزمونە و تاڵ بۆ بۆ کاتەی حەزم کرد ئاچی گەنە پێسە چێوەچەنی ماچی بە پراکتیکیان بە عملی چێوەکە ڕۆشنکەرمە بەکردەوە سەر وەرمانەکەوە مە بۆشمە واج دێ ڕبەهەنار مشە واج دێ ڕۆگنار چ کاتێ ڕۆگنار واچەوە هۆرامی ئەسڵ و ڕەسەنە سبسکرایب کەناڵەکە تا ویر نەشۆ پەنج بنێ دێ زەنگڵەکەرە فرەوەش حاڵ بێ کە خزمەتانە بیا و شان نیش دێ و دەستاوەش بوو